وەزارەتی سامانە سروشتیەکان بە نووسراوی فەرمی سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستانی ئاگادار کردوتەوە کە بۆ وەرزی زستانی ئەم ساڵ ناتوانن نەوتی سپی بۆ ماڵان دابین بکەن. پارێزگاکانی هەرێمیش دەڵێن ئەوان توانای دابینکردنی نەوتیان نییە و لە هەوڵدان لە ڕێی حکوومەتی عێراقیەوە نەوتی ماڵان دابین بکەن. قایمقامی ناوەندی قەزای هەولێریش دەڵێت 100 ملیۆن لتر نەوتیان پێویستە. بەڵام ئەو ساڵ دیارە نووسراوەک لە وەزارەتی سامانە سروشتیەکان ئاراستەی پارێزگای هەولێر کراوە. نووسراوەکە ئیشارەت بەوە دەکاتن کە ئەوان لە توانایاندا نییە با بڵێن ئەو نەوتە دابینکەن وەکو وەزارەت دەبی پارێزگا دابینکە. ئەوەی دیاریشەکە ئەوە بودجەیەکی تایبەتی دەوێتن، ئەوە لە توانای پارێزگادانیەکە ئەو بڕەنەوتەدا بینکە. لەبەرەوەی شاری هەولێر تەنها شاری هەولێر ساڵانە پێویستی بە زیاتر لە 100 ملیۆن لترە تەنها هاوڵاتی وەریگریتن. سەرۆکی لیژنەی وزە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت لە ڕێی حکوومەتی ناوەندیەوە 1 ملیۆن لتر نەوت دابین کراوە و بەسەر قەزا و ناحیەکانی پارێزگای سلێمانیدا دابەش دەکرێت. وتیشی بۆ دابینکردنی نەوت بۆ ناوخۆی شاری سلێمانی لەگەڵ حکوومەتی ناوەندی لە پەیوەندیدان. لە ساڵانی ڕابردوودا حکوومەت نیوەی پارەی ئەو نەوتەی دەدا کە بەسەر هاوڵاتیاندا دابەش دەکرا. بەو پێش بێت ئەمساڵ نرخی بەرمیلێک نەوت دەبێت بە 2 هێندە و بۆ 80,000 دینار بەرز دەبێتەوە. بەشک لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم ترسیان هەیە بەهۆی کەمی کارەباوە هاوڵاتیان زیان بە دارستانەکان و سروشت بگەێنن، وەک ئەوەی ساڵی ڕابردوو لە بەشێک لە ناوچە شاخاویەکانی هەرێم ڕوویدا. بەشنەکردنی نەفت لەم ساڵدا بۆ هۆی ئەو قەیرانە گەورەی کە ئێستا هاوڵاتیان تێدانە کێشەیەکی زۆر گەورەتر دروستەکە، هەم لە ڕووی ژینگەییەوە کە خەڵک ئێستاوە پەنە ئەباتە بەردار بڕین بە تایبەتی لە ناوچە شاخاویەکان کە وەرزی سەرما زووتر دەست پێ دەکا و زەختێکی زۆریش لەسەر کارەبا دروستە بێ. ساڵانە وەزارەتی سامانە سروشتیەکان لە ڕێی بەڕێوەبەرایەتی دابەشکردنی سوتەمەنی پارێزگاکانەوە 2 بەرمیل نەوتی بۆ هەر خێزانێکی ناوشارەکان دابین دەکرد و بۆ ناوچە کوێستانەکانیش 3 بەرمیل کە بەپێی پسولەی تایبەت دابەش دەکرا. بەڵام لە ساڵی ڕابردوو تەنیا 1 بەرمیل نەوت لە ناو شارەکاندا دابەش کرا. ئەم ساڵیش لە ڕێی بریکارەکانەوە 10,500 دینار لە هەر خێزانێک وەرگیرە تا کارتێکی تایبەتیان بۆ وەرگرتنی نەوت بۆ بکرێت. بەڵام بەپێی ئەو بڕیارەی سامانە سروشتیەکان بێت پێناچێت ئەو کارتەش دروست بکرێت. ڕێبەر کاکەی یەناغتی، هەولێر.